سڵاو عەرز دەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویست دووبارە میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ خاتوونێکی زۆر تایبەت و خۆشەویست میوانمانە. گوێمان بۆ بگرن مطمئنن بەرنامەکەمان ئەمڕۆ زۆر تایبەتە بێ. خاتوو ژاڵەی حەیدەری کارافەری بە خێراتن یەخوا سەر و سەر چاومان. مەمنونم تەشەکورێکم سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ئێوەش ڕۆژان خانم. زۆر سپاس ژاڵەی گیان بە خێراتی یەخوا سەر و سەر چاوان ئەمڕۆمان خۆشە کە تۆ میوانمانی. ژاڵی گیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ لە دایک بووی بانم تەمەنیشم 47 ساڵە. هەر خۆش بن شارە جوانەکەی بانە بە خێراتن. ژاڵی گیان لە چ بنە ماڵەیەک لە دایک بوو لە سەرتاوە؟ لە بنەماڵەیەکی باوکم کە شغڵیان خەیاتی بوو. حەو مناڵ بووین، من چوارەمین مناڵم، 5 خوشک و 2 براین. یاخوا هەر خۆش بن. بنەماڵەتان ئەو کات لە بانە دەژین؟ بەڵێ. ئەیستا دانیشتووی سنەن؟ من بە خۆم دانیشتووی سنەم. هەر خۆش بن یاخوا. سەبارەت بە کارەکانتان قسەمان بۆ بکەن. ئێوە ئامۆزشەیەن ئامۆزشی چیەن؟ من فێرگەی ئاشپەزی چێژ لێنان و شیرینی پەزی و ئەمانم هەیە. لە ڕشتەکانی ئاشپەزی ئێرانی سونەتیەکانمان هەیە، ئاشپەزی ملەلمان هەیە، بعد ئەنواعی دەسێر و شیرینی و نان و کافی شاپ و ئەمانە هەمووی لە فێرگەکەی من ئامۆزشە درێ. فێرگەی تایبەتتان هەیە یا لە فەنی حرفەیی یانجێ؟ خۆب تایبەتە وەلی خۆب ژێر نەزەری فەنی حرفەیە مەدرەکی فەنی حرفەی ئەین بۆ کەسانی کە دێن لەوێ فێرە بن، دوایش ئیمتحانیان لێگرین و مەدرەکیان پێ ئەین ئەچن بە دوای کەس بوو کارێکا بۆ خۆیان. زۆر باشە. چەند ساڵە دەستان کردە بە کاری ئاشپەزی؟ من 10 ساڵە دەستم پێ کردووە وەلی نزیک 5 ساڵە ئەم فێرگەیم باس کرد و خەریکی کارکردنم. هەر خۆش بێخوا لە سەرەتاوە چۆن دەستی پێ کرد؟ وەڵا من هەر لە مناڵی و ئەلاقەم بوو بەم ڕشتە و ئاشپەزی و شیرینی و هەر بە دوایە ئەچوون بە هەر جۆرێک بوو فێر ببوو مایەشتی تازەتر و بەڕۆشتر. بعد زۆر حەزمە کرد بچم لە جێیەک فێر ببم شتی جوانتر و باشتر. ئینە لە ڕۆژنامە لە مەجەللا لە ئەملاولا هەر لە تلڤیزیۆنەوە شتایەکم دروست ئەکرد وەلی بە دڵم نەبوو، هەمیشە دڵم شتێکی باشتری ئەویست. لێرەش ئەو ئیمکاناتەی لێ نەبوو لە سنەیە. جێیکم پەیا کرد لە تارانە، بعد زۆر حەزمە کرد مەجەللەکانیم ئەکڕی مانگانە، لەوێ خوێندمەوە کاتوانم بچم لەوێ فێر ببم ئامۆزشەکان ببینم و مدەتێکی زۆریشی پێ ئەچوو. هەروە دەستم پێ کرد تا خانەوادەم ڕازی کرد و من گوتم ئەچم حتمەن. زۆرم پێ خۆش بوو. بعد خانەوادەش خۆتان ئەزانن لەم بوارەیە تۆزێک سەختە، کێشەمان زۆرە. بەڵێ کێشەمان زۆرە کە چۆن ژنێکی تەنها بچێت بۆ تاران قوبسەری لێ ئەشێوێ لە شارێکی گەورەیە هاتوو چوو بکات چۆن بچێت و بۆچیتەوە ئەمە کارێکی شاید بێهودە بێت و زۆر مشکلاتێکی زۆرم بوو. بەڵێ وەلی من هەر لەسەر قسەی خۆم مامەوانێ چۆن ئامانجێکی زۆر گەورەم بوو بۆ خۆم ئەچووم. ئیتر دوای 10 ساڵ لەوە پێش من کە دەستم پێ کرد 3 ساڵێک هەروە هاتوو چوومە کرد. هاتووچوی تاران مانگانە هەموو هەفتەیەکە ڕۆیشتم 2 ڕۆژ ئەمامەوە لەوێ بعد دووبارە ئەهاتمەوانێ. یعنی زۆر شەرایەتێکی سەختم بۆ مناڵەکانم چکۆلەتر دوورە. بەڵێ دایکیش نێوە؟ بەڵێ من 2 مناڵم هەیە، کچێک و کوڕێک. هەر خۆش بن یەخوا. خۆشبی یاخوا مەمنونم. لەو دەمەیە کە من ئەچووم مناڵەکان کوڕەکەم کەلاس 5 و ئەمانەی ئیبتدایی بوو، کچەکەیشم ڕاهنەمایی خوێند متەوەستە. ئیتر دەرسیشیان بوو. خۆب نیگەرانی ئەوەش بووم کە ئەمان لەتمەیەکیان پێ نەگات. بەڵێ وەلی ئیتر سایمە کرد هەر جۆرێک بێ ماڵەکەش جۆرێک نەبێ کە ئەوان خەلەلێکیان پێوارد ببێ.
هەموو کارێکم بۆ ئەکردن چێشتی 2 ڕۆژم بۆ لێ ئەنان ماڵم بۆ تەمیز ئەکردن ئەم گو دەرسەکانتان بخوێنە هەتا بۆ ئەو چەند ڕۆژێک کە ئەچووم بابۆڵۆشتیشم بۆ دروزەکردن بۆ مەدرسەکە بیبن لەگەڵ خۆیان هەتا لەوەشە لە ئەزیەتانە بن ڕازی بن کە من ئەڕۆم. هاوسەرتان چەنێ لەگەڵتان بوون؟ هاوسەرمان لە ئەوڵەوانێ حەزی بە چوونی من نەئەکرد بەڵام نێتوانی بەرگیری لێ نەئەکردم گرێوی خۆتان. بەڵێ بەرگیری لێ نەکردم ئەو جۆرێکی کە بیری ئەکردەوە کە من بۆم سەختە توانایی شاید ئەوەنە نەبێ ئەزیەت ببم ناڕەحەتیم بۆ پێش بێم هاتوو چوە ئەەکەم ئیتر لە ئەوڵەوە تۆزێک بەوە ناڕەحەت بوو وەلی لە ئاخرا لە پشتما بوو زۆریش پێی خۆش بوو کە من ئەم کارم کردووە. ئێستا هەستیان چۆنە؟ ئەیسەکە موافق بوون ئامۆزشتان هەیە کارافەرینن؟ خب ئەلان تەبعاً زۆر ڕازی ترێکە لەو دەمەی کە من ئەڕۆیشتم. ئەڵێ من ئیشتبام کرد ئەمود نابێت ناڵێت ناڵێ وەلی خۆب دیارەکە حەزەکە بەمەی کە من بۆ خۆم مەشغوڵیەتێکم هەیە چەند نەفەری کە دێت لە لای من شت فێر ئەبێت بۆ خۆم سەرگەرمیەکی مفیدم هەیە هەم لە نظر اقتصادیەوە باشە بۆ خۆم هەم لە نظر فکریەوانێ لە نظر ئیجتیماعی جێگای ئیجتیماعی بەڵێ مستەقل بوون زۆر خۆشە. مناڵەکانتان ئێستا چه هەستێکیانەیە کە دایکێکی کارجوان و ڕێک و پێکیانەیە؟ وەڵا ئەوانیش هەستێکی خۆشیان هەیە حتمەنە پێیان خۆشە هەمووی دەوروبەرکە ئەبینن ئاواهی من خەریکی کار و لە ئەوڵەوە ناڵە مناڵەکانیش تۆزە ئازیە دەبوون پێیان خۆش نەبوو هەتا کە سوکارەکانیشم پێیان خۆش نەبوو وەلی ئەلان هەمووی ڕازین. هەر خۆش بنیەخوا سەبارەت بە کارەکەتان زیاتر قسەمان بۆ بکەن چه ئامۆزشهایەکەیان تەخەسوس تایبەت لەسەرچی کارەکەن وە ڕۆژانە چەند کەس دێ بۆلاتان یا تایبەتی دێن بۆلاتان تعدادێکی چۆناوچۆنی هەیە؟ وەڵا متاسفانە بەر لەم شەرایەتی اقتصادیە کە خەڵق دەرگیریەتی تۆزێ خەڵق بۆ ئەوەی کە هەزینە بکا بێ بۆ فێربوون بۆیان سەختە شاید نەتوانن منیش هەمیشە ڕعایەتیان ئەەکەم بەو جۆرێک کە بتوانن بێن واقعان حەزەکەم بێن شتەی تازە فێر ببن. کارەکانمان ئێمە لە ئاشپەزیە خۆب ئەنواعی غەزاگەل کە لە شتای لە منتەقەهای مختلفی ئێرانە دروست ئەکرێت چێشتای مختلف کەبابەکانمان هەیە هەمووی ئەمانە ئاموزش ئەیەن بە ئوسولی زۆر تایبەتی خۆیەوانێ. چه نەفرن کارەکەن فقط خۆتان؟ وەڵا من مڕەبیشم هەیە کەسانێکیش دێن لەگەڵم بەعنوانی مڕەبی کارم بۆ ئەکەن لە زەمینی مەسەلەن کەیک و ئاشپەزی و شتایەکە زۆر ئەوان تەخەسوسی تر بێن من بەتەنیا ناتوانم ئەو هەمووە ئەرکەم ببێت بۆم تۆزێ سەختە ئەڵم کەسێک کۆمەکیشم دێت حەزەکەم دێن بەڵێ چەند نەفرێکیش کارەکەن. لەو شتە خۆشانەی کە ئامۆزشیان بۆ بنەماڵی خۆشتان دروستەکەن؟ بەخوا دروزەکەم فقط لە زەمینەی شیرینی شتە مدەتێک زۆرم کە دروزە کرد ئیتر ئەمانیش لەبەر سڵامەتی و چۆن بڵێم ڕژیم و ئەمانە خۆب کەمتر دروست ئەەکەم کە ئەوانیش زۆر بۆیان مەجبور نەبن بخۆن. ئیتر بۆ مەراسمێک بێ بۆ مەراسمێلان زەماوەندی کچەکەی خۆم کەیکەکەی خۆم دروستم کرد زۆر شتیکەی خۆم دروستم کرد بۆیان بعد بۆ ئیتر کە سوکارێک کە ئەچم بۆ لایەن زۆرتر یا کەیکێ دروزەکەم شتێکی ئاوا شیرینیە دروزەکەم بۆیان ئەبم لەگەڵ خۆم. زۆر باشە ئیشەڵا هەر خۆش بنیەخوا. ئێوە ئەیسە کە ئەم کارەتان دەست پێکردە نسبەت بە گوزەشتە چه هەستێکتان هەیە؟ هەستی بڕوا بوو بە خۆم ینی ئەتماد بە نەفسێکی زۆر باشترم هەیە. جاران خوب هەمیشە هەر ژنێک لە ماڵی خۆیە کار ئەکات خزمەتی مناڵەکان ئەکا خزمەتی ماڵ و میوان ئەکات ئەوەش خۆ کارێکی زۆر بە قورسەوە هەمووی لەسەرشانی دایکە بەداخۆ بەڵێ بەداخۆ وەلی ئەو هەستە ناکەی کە بۆ خۆت کارێکت کرد بێت هەر هەموو ڕۆژە تکرارە بێتەوە ئەو کارانە
هیچ بەڵام متاسفانە هیچ ئەرجێکیشی لێ ناگیرێ واقعان بەداخەوە. ئەلان کە ئێستا بۆ خۆم کارە تایبەت لەوەم هەیە، زۆر هەستێکی خۆشترم هەیە. بەخەرە کەسانێک دێن بۆ لام هەرەوەی کە کۆ ئەبینەوانێ من شتایە کە ئەزانم فێریان ئەەکەم. زۆر هەستێکی خۆشم هەیە. زۆر باشە. ئێوە بە جۆرهایەک کارافەرینیەکەن بۆ ژنانێکە دێن پێیان خۆشە دەسەڵاتێکیان بێ شتێک فێر من کار و کاسبی خۆیان ڕێ بخەن، بەڕاستی جێگەی شانازیە. من یەک پرسیارم لێتانەیە، ئەوەی کە بە نەزەرتان ژنانی ئێمە گەورەترین مۆزەلیان ئائێستا چییە؟ وڵا تەبیز جنسیەتیمان زۆرە لە خانەوادەوە بیگرێت تا کۆمەڵگاکەمان کە ناتوانن وەکو پیاوان بچن ئەو شتانە کە حەزی پێ ئەەکەن دوای کەون فێر ببن، فعالیەتێ بکەن بۆ خۆیان کارێ بکەن. زۆر لە خانەوادەکانە هەر نزەر چۆن بڵێم فەرهەنگەوانێ فەرهەنگەکانمان جۆرێکەکە بەژن ئەو ئیجازە نادرێت بەداخەوە. ئەلان باشتریش بووە، جاران قەدیم زۆر سەختتر بوو بۆ ژنێک کە بیویستایە بچێت کارێک دەست پێ بکات بۆ خۆی بەدوای ئەلاقی خۆیان بوویایە. ئەلان بە نەزەری من باشترە. فەرهەنگەکان خەریکەکەم بکەم ئەوەزە بێت، یعنی ژنان ئیتر تەحمولیان نییە ئەو هەموو شتە تەحملکەن وە گوێنایەن، ئیتر زۆریشی واقعان بۆ خۆیان کارەکەن. ئیتر ئەلان ئێمە زۆر کەسمان هەیە کە کارەی گەورەکەن بۆ خۆیان لە هەر زەمینای مختلفی هونەرە. بە تایبەت ژنانی خانەدار ئێستا ئەبینی کە زۆر کار ئەخولقێن بۆ خۆیانەوەی کە بەڕاستی خوڵقێنەرێکن، کارگادا ئەنێن یا چوزانم کارگای قاڵی بافیدا ئەنێن، سەنایای دەستیدان، ئەسن ئیدەهایەکی فەوق العادە ناب. ئێمە زۆر میوانداری ژنانی ئازا و سەرکەوتوو بووین و بەڕاستی من ئەو هەستە خۆشەم لیان گرت کە ئازایەتی چەنێ خۆشە. واقعان وایە. ئێوە فکرەکەنەوە کە ژنانی ئێمە ئێستا بۆ خۆیان ئازان خەریکن کارەکەن، منش هاوڕام لەگەڵتانە، پێتان وایە جامعە چەندێک بەستەیەکی مناسبی بۆ ژنانی ئێمە خوڵقانوە، فەزایەکی مناسب هەیە بۆ کارکردنیان؟ ئەلان باشترە. لە پێشودا شاید ئەو بەستەرە نەبوو کە خانمەکان بچن بەدوای ئەو کار و پیشەیە، وەلی ئێستا بە نەزەری من جامعەش تۆزێک خەریکە ئەوەزە بێت بە نەفعی خانمەکانە. ژاڵە زۆر سەختیت کێشایت کاتێکە منداڵەکانت تەمەنیان کەم بۆ ئەڕۆشتی بۆ تاران و ئاهاتی تۆ بەداخەوە هەموو شتەکان لە تارانە، ینی هەرکە پیشڕەفت کا بە تایبەت ئێمە لە منتەقی کوردەواریە بێ هاتوچووی تاران بکەین و بین و ئەمانە زۆر سەختیت کێشە. ئێستا ئەگەر بگەڕیتۆ بۆ ڕابردوو سەرەتاکە گەرەک بۆم کارە دەست پێکەی دووبارە ئەمە هەڵەبژێریتۆ؟ هەڵیە بژێرمەوە، وەلی باوەڕکە ئەلان فکر ناکەم بتوانم ئەو هەموو سەختیەکە کێشاومە دووبارە بیکێشمەوانێ، وەلی پەشیمان نیم لەوەی کە کردومە. یعنی ڕۆژهایەک بووە کە من سعاتی تا سعات 12 شەو کارم کردوە لە ماڵەوە تا ماڵەکەم ڕەتە بکە و کارەکانی ماڵەوە ڕێبەڕێ بکەم. بعد چووم سوار ئۆتۆبوس بووم تا بەیانی سعات 6 گەیشتومە تاران. ئەوەڵ دەفعە کە چووم بە تەنها چووم گریام، شارێکی گەورە، منیش قەت نەچوو بووم تەنها بچم بۆ جێک، بۆم سەخت بوو، زۆر بۆم سەخت بوو کە تەنها بڕۆم لەوێ دەی تاکسی بگرم بچم بۆ بەر ئامۆزشگاکە تاکەم کەم فێر بووم. لەوێ ئەچوومە ناو جاریوا بوو فێرگەکە ئەسان باز نەبوو، ئەچوومە بەردەم عینەکەدا ئەنیشتم تا بازیانە کرد، ساعت 7 بازیانە کرد. ئەچووم نانی بەیانیشم ناخوارد، شەو تا بەیانی لەناو ماشینە گێژ بووم. کەلاسەکانمان دەستی پێ کرد لە ساعتی 2 تا 5 ئێوارێ من بە پێوە بووم. ئەم کارمانە کرد، هەم فێرە بووین ئەڕۆی. بعد زۆر وەخت بوو کە سرم ژانی ئەکرد و زۆر حاڵم خراپە بوو، وەلی چون عەلاقەکەم بوو حەزم پێ ئەکرد بازم تەحەمولم ئەکرد. ماوەی چێنێک هاتوچووتان کرد؟ 3 ساڵ من هاتوچووم کرد. 3 ساڵ تەمەنێکە بۆ خۆی؟
واقعا تەمەنێکە زۆر سەخت بوو زۆریش تەشەکورەکەم لە ماڵێکی ئاشنای خۆمان بوو کە لەوێ ماڵیان بوو کچەکەیان دانیشتوو بوو لەوێ من ئەوان تەشویقیان کردم کە وەرە لێرە ماڵەکە هەیە شەوانە وەرە لەوێ ئیستراحەتکە ئیتر ئەچووم لە 5 ئێوارێەوە کە تەواوە بوو کەلاسەکەم ڕۆیشتم بۆ ماڵی ئەو خانمە لەوێ ئەمامەوە بەیانی دووبارە سەعاتی 7 هەڵەستام تا 5 ئێوارێ دووبارە بە پێوە بووم لەوێەوە دووبارە ئەچووم بۆ ترمیناڵ و ئەهاتمەوە کە ئەش هاتمەوە دووبارە ئیسراحەتم نەبوون ئەبیایە هەر کارم بکردایە و ماڵەکەم دووبارە جێبەجێ کردای بۆ هەفتەکەیکە وەێ خۆش بژاغە لەزەتە لێبر بەڵێ خۆش فێریش بووی لیۆ فێر بووی کە قەتەن ئاوا ئایسا بۆ خۆت فێرگەت هەیە بڵێ ڕێوەڵا خۆش بوو لەم لاولاشەوە کەسێک کاچێ بۆ فێرگا خۆپشتایەکە فێرە بێ بۆ خۆش دەبێت تەلاش بکەی بۆ خۆش دەبێت زەحمەت کێشی تەمرین بکەی لەم لاولاوەشتی کەش فێر ببی بنە ماڵی خۆت دایک و باوکت یا بنە خوشک و براکان هەستیان چییە؟ وەڵا باوکم و دایکم زۆر هەستێکی ناخۆشیان بوو لە ئەوڵەوە هەمووی پیانە کوتم بۆ چیتە هەتا قشکە گەورەکەم زۆر منعیانە کردم قسەی ناخۆشیان ئەکرد جاری وا بوو دڵیشم زۆر ناڕەحەتە بوو زۆر ئەوان جۆرێکی کە بیریانە کردەوە ئەیان گوت خۆ تۆ احتیاجێکردنیە بۆ ئەچیشت فێرەبی بۆ چیتە لەبەرەوەی کە ئەو ئستقلالت بێ زێهنت ئارام بێ ئەتویست کە ئەو شغلە فێربی بڵێ ئەوڵ هەر حەزمە کرد ئەلاقەم بوو نەک هەدەفی ئەوەم نەبوو کە فێرگەدانێم لە ئەوڵەوە وەلی دیم کە ئەو هەموو من زەحمەتم کێشاوە هاتوو چوون کردووە ئەو هەموو مەدرەکەم گرتووە هاتووم چی بکەم باشە کارێکە بێت دەست پێ بکەم لە ئەوڵە ترسم بوو لە فێرگەدانان چون ئەمدی واقعان کارێکی شاق سەختە مدیریەتی ئەو فێرگەیە بعد چۆن خەڵق جەزب بکەی بۆ لای خۆت بێن فێر بن مدیریەتیان کەی فێریان کەی کارێکی سەخت و ناڕەحەتە چون فێرگەکەتان دانا سەرەتا لەکوێوە دەستان پێکرد کەسێ بۆ حمایەتی ماڵیتان لێ بکە سەرەتا وەڵا خۆپەر شوەکەم بوو ماڵێکمان هەیە خۆمان تەبەقەیەکی خوارەوەی هاوینانە ئەچوین لەوێ دائانیشتین فێنک و خۆش بوو هەوشێکیشی بەدەمەوە بوو لە ئەوڵەوانێ من فێرگەم نەبوو هەر ئەمانە کە فێر ببووم هەر لە ماڵەوە فێرمەکردن ئەهاتن کە لا سوشتم دائانا دوایی کە ئیتر دیم خۆ جێگایەکم هەیە با ئەمە بکەین بە فێرگە چوین مەشوەرەتمان کرد لەگەڵ ڕئیسی فەنی حرفەیی و ئەمانە ئێتی دوای مجەوزەکەی کەوتم ئاغاکەشمان کۆمەکی کردم سریە وەسایل وشتم ئامادە کرد و ئیتر فێرگەکەم کەم تا ساڵێک دوانی پێچوو دادامنا هاتوچووی زۆر بوو هەرخۆش بێخوا ژاڵێکیان نەخشی برا باوک هاوسەر لە ژیانی یەکدانە خاتونە چۆنە بینی چه نەخشێکیان هەیە؟ وەڵا خۆب نەخشێکی گەورەیان هەیە ئەگەر بتوانن حمایەتی خانمەکان بکەن لە نەزەری ڕۆحیەوە نەزەری اقتصادیەوە ئەگەر برایە شوو بتوانن کۆمەکی خاتونەکان بکەن کە زۆر چۆن بڵێن مفید و زۆر باشە بەداخەوە زۆریش پشتیوانی ناکەن زۆر برا و شوو ئەمانە زۆر لە خانمەکان بنەماڵەکان زۆر لە پشتیانەوە نین ئەگەر کچەکەی خۆتان یا فەرق ناکە بە ئەمانە بۆ ژنان و پیاوان تەقسیم بەندی نەکەین کوڕەکەتان بیاوێت کە ئەم حرفەی ئێوە ئیدامە بە ئایا بەرگیریەکەن یان نا یا وەکو سریەک لە بنەماڵەکان ئێژن کە پێمان خۆشە شتی تر فێر ببی پزیشکی بخوێنی یا مهندسی ئەسڵەن حەز ناکەم زۆری بۆ مناڵ بێنم لە هیچ بوارێکە فقط حەزەکەم ئەگەر حەزکە بۆ ئەو کارێکە پێی خۆشە پشتیوانی لێ ئەەکەم حتمما ئەڵم دوایکەوە کە هەر علاقەیەکت کە هەیە من ئەسەن ڕێگایە لە مناڵ ناگرم زۆر باشە هەریەخوا نمونەتان زۆر بێ بنەماڵە هایوەکی ئێوە جامعە بە عنوانی خاتونێکی شاغڵ خاتونێکی کارافەرین مدەڕزێکی ئاشپەزی ئایا زیاتر هاندەرتانە یان مانە ئابۆتان؟ وەڵا فەرقەکە خۆب جامعەکەمان زۆری هاندەر نین زۆری ئەڵان خۆب
ئەمە کارێکی شتێک نییە. ئێمە ئەلان هەمانە لە ناو ئینتەرنێت و ئینستاگرام و ئەمانە خەریکن خۆیان ئامۆزشێن و شاید شتایەکی زۆر باشیش ئامۆزش نێن ولی جامعەکەمانەڵێ خۆ ئەمە لەوە ئیستفادا ئەەکەین. ڕاستە ئەیتە بۆچی بچین بۆ کەلاس لزومێکی نییەمە هەزینەی بکەین و بڕۆین شت فێر ببین. زۆری بە خاتری ئەوە خەریکە بازاری کاری ئەم فێرگەیانە کەمە کاتەوانێ بەداخەوە هیچ شتێک نابێت بە حزوریەکەیەوە. خۆ زۆر کەس ئەوە نازانێت ئەڵێ با من هەموو شتێکی تایە لە ناو ئینتەرنێتە من بۆچی بچم وەختی خۆم بگرم پوڵەکیش بەم شتێک فێر ببم. بە خاتری ئەوە مدەتێکی زۆرێکە ئاواهی ئەم ئینتەرنێت و شتێکە فعالیەتیان زۆر بووە لە ناو شەبەکەهای مەجازیە کاری فێرگەکانیش کەم بۆ تەوانێ بەداخەوە. چ کێشەیەک لە تەرەف جامعەوە بۆ ئێوە هەیە بە ئەنوان خاتوونێکی شاغڵ نەک سرفەن خاتوونێکی لە بواری کاری خۆتانەوە؟ خب من ئەلان ئەگەر بمەوێ بچم لە شارێکی کە کار بکەم ئەگەر ئاغا بوویایە خب بۆ ڕاندازی کافەیەک ڕێستۆرانێک جەیەکی واکە بچن فێریانکەن ئەمانە بۆ من سەختە ناهێڵن ناتوانم زۆر بەرگیری ئەکرێت بە جۆرهایەکی مختلفەوە ڕاحەت نی تۆ بێ بچیتە جەمعێکی ناو پیا و لە شارێکی کە لە جەیەکی کە ناتوانانی فعالیەتێکی واد ببێ وەلی پیاوەکان خۆ ڕاحەتترن بۆ ئەوە دەستیان بازە بۆ هەرکوێگە چەند خانەوادە چۆن بڵێم زۆرتر ژنەکە ڕای ئەگرێ لە ماڵە ئەگە ژنەکە بڕوا بۆ شارێکی کە بۆ جێکی کە کارێ بکە بە جۆرێک ئەشێوێت ناکرێ قبوڵی ناکەن. زۆر ڕاستە ژاڵە هەستە کردە قەت ئەگەر پیا بواەتی لە جامای ئێمە کارەکانە باشتر جێبەجێ بوو؟ حتمما بڵێ. بۆ هەستت کردە؟ هەستم خۆ ئازادتر بووم ئازادیم زۆرتر بوو ئەمتوانی زۆر جێگای کە بچم فێر ببم لە شارایکە لە جێگاکای لە جایکە حتا لە کشوەرێکی کە ئەمتوانی بچم شتی تازە فێر ببم چون هەمیشە ئینسان احتیاجی هەیە کە شتای تازە فێر ببێت. لە زۆر ڕاستە یعنی وا بیرەکەی تو دوای گشتە کلاس هاتن و ڕۆشتە بازم لازمە کە شتای تازە حتمما حەزەکەم بازم بڕۆمەوانێ دووبارە جێگایکە چون هەموو ڕۆژێک شتە ئەم سەنعەتە بە ڕۆژە بێتوانێ ئەوانەی کە فێر بووین کۆنە بێت تازەی کەیتەوانێ. دروستە بیرتان بەوە نەکردێتەوە لە فەزای مەجازی ئێوە لێوە ئامۆزش بن؟ بۆچی نا حەزەکەم ئەو کارش بکەم ولی فعلەن زمانێکی وام نەبووە حتمما ئەو کارش دەست پێ. حزوری پێت خۆشترا؟ حزوری حەزەکەم بەڵێ ولی بە خاتری شەرایەتی کۆرۆناشکە ئەم بینە ئاواهی تۆزێ مەحدودین ناتوانین زۆر کەس بێنین لە 6-7 نەفەر زیاتر نابێت لە کەلاسەکە یابن بعد ئەوی شەرەوە بە ماسک و بەم جۆرە مەحدودیەتانەوە کەمتر بوونەوە خەڵقیش بە خاتریەوە ئەترسیان ئەچێت حەزەکەن ئەگەر شتی دوورە دوور بێت ئەسەری کەمترە دوورەوە دوور کە ئامۆزش بێ وەلی خۆ واهیش خراپ نییە ئەگەر دەست پێ بکەم بۆ کارش. ئەگەر کە پێتان بێژن ئەم کارێتن ناتوان ئێدامە بن چی هەڵە بژێرنەوە کەسەوە حەقەی نییە بەڵام مەسەلەن وا لە نەزەری گرن؟ ئەگەر ئەم کارم بازم دەسەکەم بە کارێکی کە وەکو یان ناوێستن نا تازە ناوێستم هەتا بتوانم ئیدامەی ئەم کارێکی کە دەست پێەکەم بە جۆرێکی کە هەر لە زەمینەی کارەکەی خۆمە. وەکو چی مەسەلەن؟ وەکو زۆرتر حەزەکەم ڕێستۆران وشتم زۆر پێخۆشە غەزای دەرەوە مەزە دروستکەم غەزایەکی کە نەک لە هەموو جەیەک ببێت شتایەکی وەک سنەتی خۆمان کە خەڵق حەزی پێەکە بە جۆرێکی جوان دروستیکەم بیەمە دەستقاڵ. ڕاستە چێشتی کوردیش دروستەکەن لەوێ یا فەقەت ئامۆزەشای ترتانەیە؟ چێشتی کوردیشمان هەیە ئەنواعی دۆڵمە و ئەم کفتە و ئەمانش دروست ئامۆزشیان؟ بەڵێ بووە مەسەلەن تایسە لە شارێکی ترۆ بێن بۆ کلاسەکانتان؟ بەڵێ بووە لە بانەوە چەند نەفەرێکمان بووە بۆ کەلاسی ئامۆزشی تەزئینی کێک و شتە بوومانە هاتن بۆلاتان لە سەقزەوە بوومانە لە دیوان دەرەوە بوومانە. بەڵێ
ژاڵێکیان چه ئیتفاقێک بۆ کە و زانیت کە بۆ ئەم کارە دروستکرای چی زیاتر هەندێرە بوو علاقت بوو دەست پێ کرد وڵا هەر زۆرتر علاقە بوو ناڵم هەموو ڕۆژێک هاتم لە سەرەتایی ئەوەی کە زەماوەندم کرده بوو زۆر جات میشای علاقەم بوو بە ئاشپەزیەکە حەزمە کرد میشای تلزمێنمە کرد بەرنامەی تلزمێن و شتایەکی نیشانەدا هاتم دروستمە کرد ئەو ئەینێ فڕگاز و شتی شم نەبوو ئیمکاناتم زۆر کەم بوو بازە شتێک یادداشتمە کرد کە فڕی نەبوو خەتێکمە کێشام بوو جارێکە ئەوە دروست ناکەم ئیتر هەروە دراوسەیەکیشمان بوو زۆر ڕەفیق بووین بەیەکەوە شتی تازەم دروستەکردم بۆ ئەمڕۆ بەرن بە ماڵی ئێمە شتێکی تازەم دروست کردوە هەمیشە ئەویش ئەو ئاغاکەیانی گوت چەنت تۆ شجاعەتت هەیە کە ئەتوانی شتی تازە دروستکەی ناترسی گوتم ترسی بۆ چییە ئەوەڵ ئیمتحانی ئەەکەین بزانێکین چۆنە حەزمان پێکرد ئیدامەی ئەین ئەیتە هەروە هەستم پێ کرد کە من هەمیشە هەر بەدوایەوە بووم لە مناڵی و حەزم پێ ئەکرد بازە جەیەکیش ئەچوم دیم شتەکانم بەدڵ نەبوو حەزم ناکرد ئاواهی چێشتونانەکانیان دروزە کرد بێ ئەوەی کە ئاسان زۆر دقەتی بەنێ تۆ دەی پیاوی ماڵەکە زەحمە دەکێشێت یا هەر خۆت ئەگەر کارێک کرد بەبێ پۆڵێک خەرجەکەی لە دەرەوانێ مریشکە گەینی گۆشتە گەیەنیت ئەبێ بە جۆرێک بەرهەمی بێنی کە لە دەست نەچێت تۆ ئەو پۆڵەت خەرج کردووە بازە کەسێک بەداخەوە ئەسان بۆیان مهم نییە دێن هەروە چێشتەکە لێ ئەنێن بێ ئەوەی ئەسان دقەتی بەنێ بە عیشق و عەلاقەوە دروستیکەن با هەم میوانەکە خۆشی لێ بێت هەم ماڵە و خێزانەکەی خۆت با نەڕێژرێ نەخرێتە سەتڵی ئەژغاڵەوات با بخورێ لەزەتی لێبەرن من بە نەزەری خۆم خواردن لەزەتێکە کە خوا بە ئینسانی داوە شتی خۆشیش ئەگەر ئەی خۆی ڕۆحت تازە ئەبێتەوانێ بە جۆرێک ئیتر هەروە دەستم پێ کرد بوو هەمیشە خەریک بووم بە خۆم کار هایەکم ئەکرد حەزم ئەچوومە جێگەهایەک بۆ ماڵێک کە بەمزانایە شتەکانیان چەندە خۆشە لێمە پرسیەمە چۆن دروستکراوە با منیش بچم ئەوە دروستکەم بەداخەوە زۆر کەس شتەکەش ئەبینێ پێشی خۆشە غروری ئیجازە نایە لە تەرەفەکە بپرسێ ئێوە باوجودی و فێرگتان هەیە بازم ئەلانیش ئەپرسم قەبلەنیش هەر ئەو کارم ئەکرد جەیەک کە ئەچووم ئەم پرسی حەزمە کرد شتی تازە ئەلانیش ئەگەر ئەو کەسە قەدیمیانە ببینم کە قەزایەکی سونەتی قەدیمیان هەیە بە دەستوری خۆیان دروستیان کردووە زۆر حەزەکەم فێر ببم ئێوە زیاتر حەز بە نەوئاوەری و ئێبداعی جەدید و غەزاهای غەریبی و جۆرەشتان ناکەن یا پێتان خۆشە مەسەلەن چێشتهای کوردەواری دووبارە بێرن و فێر بن و ڕەواجی بن وەڵڵا من زۆر حەزەکەم بە چێشتی قەدیمیەکانیش کە بیانهێنینەوانێ هەم شتایەکی سالمتر بوون قەدیم زۆر بە جوانی دروستکراون ئەوانش بێنیتەوە ناو کارەکەتە زۆر ئەجری هەیە زۆر باشە بۆمان زۆر ڕاستە چەندێک بە ئیسراف ینی باوەڕە بەوە هەیە کە خەڵکی ئێمە مسرفن و یەک مقدار مەسرفگرایی باب بووە لە ناومانە ئێستا چ لە خواردن بێت چ لە چێشت و ئەمانە بێت چ لە جل و بەرگ بێ وەڵا زۆر بووە متاسفانە بەداخەوە ئیسراف زۆرە لە کۆمەڵگاکەمانە هەم لە نەزەر خواردنەوە هەم لە نەزەر لەبەر لیباس و ئەم شتانەوە ئیسفادەیەکی موفید ناکرێ لە ئەو خواردنانەی کە دێتەوە لە ماڵەوە زۆری تمیشاەکەی میوە ئەهێنێتەوانێ بێ ئەوەی ئیسفادە بێت ڕێژێ ئەتوانی ئەو کارێک بکەی کە میوەیەکیش کە ئەمێنێتەوانێ بیکە یا بە مڕەبایەک یا بە لەواشەکێک بشتێک لە ئاخرا خراپ نەبێنەی ڕێژی وەلی بەداخەوە زۆر یەک لە خانمەکانە هوەرەیان نییە شتێکی سادەیشە زۆر سەخت نییە خۆیان ئەزیەت ناکەن ئەڵەن بۆچیمانە وەلی ئەتوانی لە زۆر شت ئیسفادایەکی کە بکەیتەوە لە ئێسقانی حتا مریشکەکان کە ئەمێنێتەوانێ سوپ و ئەمانی پێ دروستکەینەی ڕێژی بەم گرانی و بە مشک مازەلاتی اقتصادیشەوە ئەبێ ئێمە هۆشمان ببێت بە خەرج و مەخارەجی خانەوادە و ئیسراف نەکەین حتمما زۆر کۆمەگەکەین بە اقتصادی خانەوادە لەو نەزەرەوە ئەگەر
هۆشمان ببێ هەم ئەو ئاشپەزیکردنەش جوان فێر ببی ئەویش تەئسیرێکی زۆرە هەیە لە اقتصادی خانەوادەیە. مەیوس بووی ژەڵە یان ئیشەڵا قەت خۆت مەیوس نەبی و لە بووە مەیوس بۆچی نازۆر جار کتومە vێڵیکەم کارەکەم ئەم هەموو دەردەسەرە ئەم هەمووە زەحمەتە بۆ بکێشم خۆ لە نەزەر اقتصادی شۆشتێکی وامان زۆر بڵێم دەست ناکەوێ بەڕاستی وەلی بازم شتایەکی کە بۆتە ئەوەی کە من دووبارە هەستمەوانێ ئیدامە بەمەوانێ ئینە زۆر جاری وا بووە ماندوو بووم لە قسەی خەڵق دووبارە لە کارکردنی خۆم هیلاک بووم دیمە تەرەفەکەشم جۆرێک قسەئەکە کە ڕازی نەبوو بێت ناڕەحەتە من زۆر جار مایوس بووم وەلی دووبارە فکرم لێ کردو تەوانێت کە ئەبێ ئیدامەی بم چۆن هەندێکم خۆ بۆ خۆم بیرەکەمەوانێک کە ئەگەر وێڵیکەم چیم دەزەکەوێت غیرەز ئەوەی کە دووبارە بێدانیشم لە ماڵەوە بیر بکەمەوانێ بە زۆر شتی ناخۆش بۆ ڕۆژانی بیرەکەیتەوە کە ئەچیتە تاران ئەچیتە ماڵی خزمەکەتان وە هیلاکە بووی هانەدریتۆ واقعان بەو زەحمەتانێکە کێشا بووم بۆ چەند ساڵە ئەلان ئەسا 5-6 ساڵیشە هەروە زەحمە دەکێشم و بە دوای فێرگەکەەوە بووم و ئەمانە دووبارە بیرەکەمەوە بێ هەستمەوانێ دەست بکەمەوە بە کارکردن بە جۆرێکی باشتر دووبارە باشتر کار بکەم لە جاران زۆر ڕاستە تۆ بیرەکەی تۆ کە خوشونەت ئەلەیهی ژنانی ئێمە لە قەدیمەوە هەتا کۆسە هەر لە سەرەتاوە چەندێک تاغیری کە دەکەم بووە یان زۆر بووە یان چۆنە وڵە لە بەعزە کۆمەڵگایەک ئەلانیش هەیە وەلی شکر بۆ خوا ئەلان باشترە خەڵقەکە تۆزێ ئاگاهی زۆرتر بووە ئەو کارە دژی ئینسانیەت و ئەمانەیە کەمتر بووە چۆن بڵێم ئەلان خەڵق خۆب زۆرتر کتێبە خوێنێتەوە زۆرتر شت فێرە بێ زۆرتر چاوی کراوەتەوانێ بە هەموو شتێک باشتر بیرەکەنەوانێ فەرهەنگ سازی کراوە بەڵێ و ئەمە قاعدەتەن ژنهایەکی ڕچەشکێن بوون کە هاتن ڕێگان پێواوە ئێماسان نەمان بینیون واقعان وایە ئەسەن ئەو تەبعیز جنسیەتێکە بووە لە خانەوادەیە تەئسیری زۆر خراپی هەیە هەم بۆ پەروەرشی مناڵەکان وەختە ژنێک کە خفەتی هەیە ئەفسوردەیە سەرخۆردەیان کردووە ناهێڵن هیچ کارێک بکە خۆب لە خانەوادەکەیە لە کۆمەڵگاکەیە ئەسەرێکی زۆر خراپی هەیە فەقر و ئەسەن گەڕانەوە بە دواوە تەئسیری مستەقیمی هەیە لە ئەم تەبعیز جنسیەتیە چون ئەگەر بەرگیری لە ژنان بکرێت خب نیوەی خەڵقەکە بەرگیری لێکراوە ناهێڵن ئەو جامعە ئەو کۆمەڵگایە ڕشت کات خب زۆر ئەسەرێکی خراپی هەیە لەسەر مناڵ لەسەر خانەوادە لەسەر کۆمەڵگا ئەگەر ئەو جۆرە فەرهەنگ سازی بکرێت کە ڕێگا لە ژنەکان نەگیرێت خشونەت ئەلەیهی ژنەکان نەبێت تەبعەن زۆرتر پێشەکەوێت جامعەکەمان هەموو نەزەرێکەوانێ ژاڵە زیاتر بۆ ئەرزای ڕۆحی خۆت کارەکەی یان ڕسالەت و هەدەفێک لە پشکارەکە تۆیە وڵا بڵم ڕسالەت و هەدەف حتممەە لە پشکارەکەمەوە هەیە کە حەزەکەم ئەو شتانی کە بۆ خۆم فێر بووم شتانی کە ئەزانم فێری کەسانێکی کەیکەم کە بمێنێتەوانێ هەروە بەجیان نەهێڵم بڕۆم خواهیچەکەمەوە لە ڕێی هەموو کەسێکایە هەمومانە بعد بۆ ڕۆحی خۆشم حەزەکەم ڕۆحی خۆشم پێم خۆشە چۆن زۆر ئامانجم هەیە عەلاقەم هەیە بۆ کارم فکرەکەی تۆ لەم کارەیە سەختترین تەجروبەت چی بووە لە تەی ئەم ساڵانەیە سەختترین تەجروبەم ڕازیکردنی خانەوادەکەم بوو کە تا ڕازیم کردن زۆری توولکێشە زۆرم هەوڵدا ئەوانەی کە سەخت بوون وەلێ خۆ ئەوانم تەحملە کرد
وەلی هەرکتم ڕازی بن ئیتر منتەوە ئەچم بەدوایە. ئیسە باس لە سەختیەکانەکەین خاترەی خۆشت بووە تا ئێستا با باس لە خۆشیەکانیش بکەین. خۆشیەکان خۆشیشی زۆر بووە. وەختێ من بۆ زەمانی کچەکەی خۆم کێکەکەی خۆم دروزەکە کێکەکەی دروزەکەم ئەو تێدادێکی زۆرە تێدادێکی مەسەن 150 نەفەر کێکە دروستکەی ئەو شتانێکە باسی لێ ئەەکەن نەڵەن خۆشەوەمانە من هەرەوەی کە میوانێک دێتە ماڵەکەم حەز بە چێشتەکان مەکات زەحمەتی بۆ ئەکێشم زۆر حەزەکەم کە برازی بڕواتە دەرەوە ئەوەی تر بۆ من زۆر خۆشە ئەمە ئەنرژیە بۆ ئەنرژیە گرم بەوە. جاڵە ئەگەر سوالێکت لێ بپرسم تۆزێک شخصیە بەڵام بپرسم لە بینی کوڕ و کچەکە تاقەت فەرقت خستووە دەزانم کە وانە بووە بەڵام بەهۆیەوەی کە مەسەن جامعە پێی تەحمیل کرد بێتی بە نەزەری خۆم نا جاری وایە کچەکە مەڵێ تۆ براکەمت زۆرتر خۆشەوێت چکۆلەترە ولی من ئەسەن هەست بەوە ناکەم کە فەرقێکم خست بێتن لە بینیانە هەردووکیانم بەیەک چاو تمیشا کردووە ئەلان من کچەکەم زەماوەندی کردووە کوڕێکیشم هەیە لە کانەدا خەریکە دەرسە خوێنێ تۆزێ بەهۆی دووربوونی ئەوی شەوانێ زۆرتر دڵم بۆی تەنگە بێت وەلی نا هەست بەوە ناکەم کە فەرقێکم دانابێ لە بینیانە بێ بەقەیەکم خۆشەون. زۆر ڕاستە لە نەزەر خۆشەویستیەوە کە دڵنیام ئەوەی کە جاماپی تەحمیل کرد بێتی مەسەلەن تۆ کچی مەسەلەن تۆ وەک براکەت ناتوانیاوە تا درەنگان لە دەرۆبی یا هەر شتێکی تر بەڵێ کۆمەلگا خانەوادە خۆب زۆر لە زۆر فەرهەنگەکەمانە وایە کە کچە بێ بچێتە دەرەوانێ بێ زووتر بێتەوانێ ماڵەوە وەلی پیا و کوڕ مەحدودیەتی نییە هەتا لە بازە کایەکانێک کایەکە ئەیکەن کچەکانە بێ کایەک ئارام بکەن لەسەر خۆ کە چێش لێنانی تیا بێ و خانەداری و ئەمانە بێت وەلی بۆ کوڕەکان حتمما کای فعالیەتی زۆرتر بێت و فەنبازی و فوتبال دەستی و شتایەکی بەڕۆشتر و مدێنتر بەڵێ حتمما بەوان زۆرتر بەها ئەیەن بەوە خۆ فکرایەکی خراپەکەنەوە لەبارەی ژنەکان نیگەرانن هەمیشە لەبارەی ژنانەوە لەبارەی کچەکانیانەوە نیگەرانی هەیەکی بێ خودیشیان هەیە کە ئەبێ لە جامعە ئەبان ئەبێ ئەو کارانە بکەن زۆر حەز ناکەن کچەکان فعالیەت هەیەکی وەک مەسەلەن تعمیرکاری وەک کارایەکە پیاوان ئەیکەن ئەوانش فێر ببن و بیکەن زۆر بەرگیریەکەن لەوانە بەداخەوە. ژاڵێکیان چ قسەیەکتان بۆ کەسانێکە ئاوات و ئارزووی ئەم شتەیان لە دڵە هەیە چۆن شرۆکەن بەکار؟ وەڵام من پێیان ئەڵێم کە ئەگەر ئارزویان هەیە ئەگەر هەدەفێکیان هەیە حتمما دوای کەون لە مەوانە ئەی کارەکەکە لە مشکلات و معزەلاتی نەترسن چۆن بۆ هەموو کەس ئەو شتانە پێش دێ بەهانەش نەدۆزنەوە بڵێن ئەمە مێردەکەم نەیهێشت ئەمە ماڵی باوکم نەیهێشت ئەمە پوڵم نییە ئەمانە هەمووی بەهانەن کە ئەیدۆزنەوانێ خۆیان لە هەر کوێک و پێیان خۆشە دەست پێ بکەن ئەگەر واقعان حەزی پێەکەن و ئەلاقەیان هەیە و هەدەفێکیان بۆ ئایندە هەیە مەوێستن حتمما بچن بە دوای کارەکەیان. ڕاستە ئەگەر گەرەکت بکە کتێوێک بە بینەرانی ئەمە معرفیکەی مەسەلەن خۆت بە چ کتێوێک ڕجوعەکەی بۆەوەی کە زیاتر فێر ببی یا منبەی ئامۆزشی چییە؟ وەڵام من سریە کتێبهای دایرەتول مەعارفی ئاشپەزی خۆ ئاشپەزی هەیەکی سنەتی کە هەن دوودانە ئوستادی گەورە هەیە ساناسانیەکەم هەر لەوێش چووم دەورەکانم دیوە خانمێکی کەش هەیە سەمیرا جەنەت دوست ئەمانە کتێبەکانیان زۆر واقعا نەفیسن خۆب زۆر کەسانی کەش هەیە ئەتوانین لە کتێبهای خارجی شتایەک من ئەلان حزوری زێهنم نییە من زۆر ئەگەڕێم بۆ کتێبایەکە ئەسم بە زمانی خۆشمان نییە تەرجمەی کەینەوانێ فێربووین شتی تازەتر فێر ببین لە کشوەرەکانی کە لە کشوەرێک مەسڵە وەک تورکیا وەک عێراق وەک کە دراوسێن و شاید فەرهەنگی زۆرتر ببێت بەڵێ زۆر شتی بابەت بە تەبعی خۆمان پێ ئەەکەین ئەوانش ئەتوانن بخوێننەوانێ
زۆر ڕاستە داهاتووی فێرگەکەت چۆنە بینی ژاڵەیگیان؟ وەڵای بەستگی بە خۆمە ئەگەر خۆم زۆرتر زەحمەت بکێشم و زۆر چۆن بڵێم کارهای تازەتر بێنمە ناو فێرگەکەم حتمما فێرگەکەم ئیشەڵا لە ئایندەیەکی خۆم لەم 10 ساڵێکە ئیشەڵا باشترە بێت. هیوادارم مطمئنم قەت ئەنوای لێدێ. ژاڵەیگیان ئێمە خەریکە ئەگەین بە ئاخریان بەشە لە بەرنامەکەیشمان زۆر خۆشحاڵ بوون کە ئێمڕۆ میوانداری جەنابمان کرد. ئەگەر نەوتراوێکتان هەیە بۆ بینەرانمان نتوان بێژن. وەڵام من ڕوبەڕووی خاتونەکانمان کە ناومیدن کە ئەتماد بە نەفسیان نییە بڕوایان بە خۆیان نییە پێیان ئەڵێم کە قەت ئەو خۆیان خەفەت بەوە نەخۆن کە کارێکیان دەست پێ نەکردووە لە هەر سنێکە بتانەوێت لە حتا میان ساڵیە لە 50 ساڵیشە قەت فکر مەکەنەوە کە پیر بوون کە ناتوانن کار بکەن. لە هەر سنێکە ئەتوانن ئەو عەلاقە ئەو هەدەفەکە هەیەە دوای کەون بە هەر جۆرێک بێ مبارزە بکەن لە بەرابەری مەوانەیەکە هەیە حتمما موفقە بن. زۆر ڕاستە. سپاس بۆ تۆ، سپاس بۆ قسە جوانەکانت. من کە دەست و پوختیەوەم نەخواردووە بەڵام دڵنیام کە خۆشترین دەست و پوختە. زۆر زۆر سپاس کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بووی قسەت کرد سەبارەت بە ئارمانەکانت ئیدۆلۆژیەکان وە زەحمەتایەکە کێشاتە. سپاس بۆ تۆ چێژم بر. سپاس بۆ ئێوە ڕۆژان خانم بۆ بینەرانی خۆشەویستیش کە گوێیان گر لەم وتوبێژەمان. زۆر سپاس. بینەرانە عەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان. بەرنامەی ئەمڕۆمان تەواو بوو ئەمە مهری بە ئێوە قەت تەواو نابێ. دینە بۆ ماڵەکانتان بەجێمان مێڵن. بەخوای گەورە و مەزنتان ئەسپێرم هیوای لە ساخی و تەندروستی و ژیانێکی پڕ لە ئاسایش و پێکەنین. خواتان لەگەڵ. زۆر سپاس.